لە چ شارێکی ڕۆژهەڵات هاتووی لە بانەوە هاتووم. هەستێکە دێ ئەو ڕێگەت بڕیۆ تا سلێمانی. خۆشحاڵم باوەڕت بێ لەوە تارە هاتوون ئێمە لە ناو پاسەکانیشە بە قەسیدە خوێندن و بە مولا سەلیم هاتوون و بە عێشق و عەلاقەیەکی زۆرەوە هاتووم. یعنی پێم خۆش بوو، یعنی ئەگەر بۆ بەخۆم بێ بە حەیاتی مەراسمی مەولودی یعنی ناڵم دانم لە دەست دەرچێ. ئەوە نە پێ خۆشە. ئێمە لەوێ شەر واقعەن پێمان خۆشە و زۆری مەراسی مەولودی ئەگرین. مەراسمی مەولودی بە نەزەری من شتێکی دروستە جەماعەتی هێڵن وەڵا ئەمە مەسەلا بیدعەیەشێکی وایە، بەڵام لە کێوە لە 1900 ساڵەوە ئەم مەراسمی مەولودی گیراوە. سوڵتان مزەفەرەدینی شاه هەولێر ئەم مەراسمانی زیندوو کردوتەوانێ و بۆ خۆی هەمیشە ئەڵێن کولی ساڵێ مەراسمی گرتووە مەراسمی مەولودی. و ئێمەش واقعەن ئەگەر بێت و وانی ئەن باو باپیرانی خۆمان فەرامۆ نەکەن و عولەمای سەلەفی ساڵح لە بیر نەکەین کە ئەوان باوەڕیان پێی بووە، ئێمەش باوەڕمان پێیە. و مەولودی شتێکی زۆر گەورەیە بە نەزەری من، ئەبێ بشکرێت. واقعەن لازمە بۆ ئەم سەردەمە زۆر لەوە زیاتر لازمە. جیاوازیەک لە نێوان ڕۆژهەڵات و باشوورە بۆ بەڕێوەبردنی مەراسیمە. وەڵا من بە نەزەری من الان لە ئێرە لە ڕۆژهەڵات کەم ڕەنگ بووە متاسفانە، کەم ڕەنگ بووە، وەلی لێرە ئیحساس دەکەم شور و شەوقی زۆرە. ئەڵبەتە خۆشبەختانە لای ئێمەش هەیە